باس لە کەسانی گۆشەگیر ئەەکەین نیشانەکانی و چارەسەری لەوانەیە ئێمە زۆربەمان گۆشەگیریمان بە هەڵە وەرگرت بێت هەنێجا شەرمی شتێکەڵ بە گۆشەگیری بکەین بەڵام کەسانی شەرمن ئەو کەسانن کە کۆمەڵێک شتیان پێ بۆوتن بەڵام شەرم ئەکەن و ناتوان دەری ببڕن بەجیا لە کەسانی گۆشەگیر کە نایانەوێت تێکەڵاوی هیچ کەسێک ببن یان ئەو شتێک کە لە دڵی خۆیانایە هەر بۆ خۆیان بێت و بە هیچ کەسێکی ناڵێن. بەڵێ ئەمڕۆ لە کۆتا تەوەرمانە باز لە گۆشەگیریەکەین بەگشتی گۆشەگیری چییە و چارەسەرکارێکی دەرونیمان لەگەڵەیە کە باسمان لەوە بۆکە گۆشەگیری چییە و نیشانەکانی کەسی گۆشەگیر و چارەسەری کەسی گۆشەگیر و هەروەها ئێمە ئەگەر لە ماڵەکەیە کەسێکمان هەبوو زانیمان نیشانەکانی گۆشەگیری هەیە چۆن بتوانین مامەڵەی لەگەڵا بکەین و لە چ کاتێکیشە کەسێکی گۆشەگیر ئەبێتە مەترسی کە ئەمە پێویستی بەوەیە کە سەردانی چارەسەرکاری دەرونی یاخود پزیشکی دەرونی بکات بۆ ئەوەی کە بە زووترین کات چارەسەر بگرێت. چارەسەرکاری دەرونی بەڕێز سەرهەنگ ئیبراهیممان لەگەڵە کاک سەرهەنگ سڵاوت دەبێم کاتت باش. کاک سەرهەنگ سەرەتا پێمان بڵێ گۆشەگیری بەگشتی چییە؟ بەڵێ وەکو خاتون لە پێشەکی باسی کرد گۆشەگیری یاخود با بڵێین دابڕانی کۆمەڵایەتی واتە دوورکەوتنەوە و دابڕان لە خەڵک و لە دەوروبەر جا بەویست بێ یاخود بە هۆکارێکی تایبەت بێ بە هۆکارێکی دیاریکراو بێ باشە ئەکرێ دوو بیکەینە دوو بەشەوە هەستکردن بە تەنهایی یاخود دووری دابڕانی کۆمەڵایەتی باشە کە ئەم دوانە جیاوازن ئەکرێ لە ناو خەڵکیش تۆ هەست بە تەنهایی بکەی ئەمە جیاوازە لە گۆشەگیری یاخود دابڕانی کۆمەڵایەتی ئەمەی کە پێڵین دابڕانی کۆمەڵایەتی ئەوەیە کە دا ئەبڕێ لە خەڵک و لە دەوروبەر. زۆر باشکەواتە توانین بڵێن نیشانەکانی کەسی گۆشەگیر چەکە ئێمە کەسێک ببینین کۆمەڵە نیشانەیەکی تیابێت و بڕیابێ بڵێن ئەو کەسە تووشی گۆشەگیری بووە. بەڵێ حەزەکەم بەر لەوەی وەڵامی پرسیارەکە بدەمەوە ئەم تەوەرە ئەم بابەتە دوو ڕووی ببینین دیوێکی جوانی باشی ئەرێنی دیوێکیش کە نەرێنی و کە خراپە باشەکی چیە کاک سەرهەنگ گۆشەگیر کەس دیوی باشی هەیە لەوانەیە بۆی ببینەرەیەشەوە تازە بێت. بەڵێ ئەم گۆشەگیری کە ئێمە ناومان ناوە بەس لایەنە تاریکەکەی ئەبینین ئۆکەی ئەمەی کە هەیە لەبارەی گۆشەگیری یاخود دابڕانی کۆمەڵایەتی تا ئێستا کللتور لای ئێمە بەتایبەت جۆرە لە کەوعی بەیە باشە وا ناسێراوە کە ئەمە شتێکە ئەبێ خۆتی لێ پارێزی ئەمە زۆر خراپە زۆر خەتەرە تەنهایی بەس بخوا باشە ئۆکەی بەڵام ئێمە پێویستمانە بەوەی جارجار تەنها بین باشە جارجار تەنها بین لەم کۆمەڵگەیە لە ئیش لەم ناڕەحەتی و سترێسی ئیش و کار و ژیانە جارجار دوورکەوینەوە باشە ئەکرێت چەندین سوودی هەبێ تۆ ئەتەوێ ماوەیەکی ئیسراحەت بەمێش کرد دەی باشە ئەتەوێ ماوەیەک دانیشی لەگەڵ خۆت و بیر لە خۆت و لە ژیان بکەیتەوە ئەکرێ بیر لە خواناسی و احتکاف بکەیت باشە خەڵک ئەچێتە شکەوت دەچێتە شوێنێکی تایبەت ئەمێنێتەوە یاخود ئەکرێ بڵێن تۆ دادەنیشی کۆمەڵێک کتێبت لە بەردەستە مەجالە نەبووە بیخوێن تۆ ئێستا دانیشی ئەخوێنیتەوە باشە ئەتەوێ شتێکی تازە فێربی شتێک ئەتەوێ پرۆڤەی بکەی بە دەر لە چاو لە حکمی خەڵک ئەتەوێ بە تەنها بیکەی جامە بە مانگێکێکی بە دوو مانگێکی بەڵام ئەمەیان هەڵبژاردننی خۆتە باشە خۆت ئەم گۆشەگیری ئەم دابڕانی کۆمەڵاتی هەڵەبژێری نەک ئەوەی بە هۆکاری نەخۆشێکی دەرونی یاخۆت کێشەیەکی ترەوە تۆ دوور ئەخرەیتەوە ها هەڵبژاردننی خۆمان هەیە و دوورخرانەوەمان هەیە لە تەمەنێکە تەوان تووشەبی باشە ڕۆژنامەنووس و نووسەرێکی ئیتاڵی هەیە لە هەشتاکان ئەڵێ دوای ساڵانێکی زۆر لە راپۆرتکردن لەسەر ئاسیا و وڵاتانی ئاسیا چۆ کابینەیەکەوە لە یابان ماوەی مانگێک لەوێدا ماوە ئەڵێ هیچ کەسێ نەبوو قسەی لەگەڵکەم تەنها سەگەکەم نەبێ ئەڵێ ئەم ماوەیەم بەسەر برد بە کتێب خوێندنەوە گوێگرتن لە دەنگی با و دەنگی درەختەکان سیرکردنی پەپولە و چێژبینین لە بێدەنگی چێژبینین لە ئارەمی جاڵێ at last I had time to have time دەڵێ لە کۆتاییدا کاتم هەبوو کە کاتم هەبێ قسەیەکی زۆر جوانە کاتمان نییە بۆی کاتمان هەبێ بۆ خۆمان باشە بۆیە ئەم لە دابڕانی کۆمەڵایەتیە بۆ فترەیەک بەویستی خۆت بەڵێ ئەکرێ کۆمەڵی سوودی زۆری هەبێ کاتمان هەبێ بۆی کاتمان هەبێ بۆ هەموو کەسێک گرنگە پێم وایە بۆ هەموو کەسێک گرنگە لە مەرحلەیەک بەڵام ئەبێ کاتێکی دیاریکرااو بێ نەک دوورمەودا و ئەبێ بەویستی خۆت بێ نەک ئەوەی بە تەمەنێک
دا ئەبڕێنرێ یاخود نەخۆشێکی دەرونیە دا ئەبڕێنرێ بە بێویستی خۆی ئەمە خراپە بەڵامەوەی کە خۆت هەڵیەبژێری تۆ 2 ساڵ 3 ساڵ ئیشەکەی هیلاکی ئەڕۆیت ماوەیەک مانگێک سەفەرێکەکەی دوورەکەی تۆ لە کەسێک ئەگەڕێیتەوە گوندەکەت لێ بەتەنە ئەمینتەوە ئەمە ئاساییە و بەڵکو پێویستیشە بەڵام ێگە زیادەڕۆیی بکرێت لەم دوورکەوتنەوەیە ئەگەر زیادەڕۆیی تێدا بکرێت طبعا ئێمە زانین ئینسان بە سروشتی خۆی بوونەوەرێکی کۆمەڵایەتی و ئەبێ لە ناو کۆمەڵ بێ دووری لە کۆمەڵ بۆ ماوەیەکی درێژ قورس و ئیسعاجە و لەوانەیە کۆمەڵە گرفتی دەرونی و جەستەیی و کۆمەڵایەتیشی لێ بکەوێتەوە بۆی ئەڵەن تەنهایی بەس بخوا باشە ئەم قسەیە دروستە واتە لە دوورمەودادا تەنهایی بۆ ئینسان نییە چکە کاریگەری خراپیە بێت کاک سەرهەنگی ئەتوانین بڵین دەرونی بڵین گۆشەگیری نەخۆشیێکی دەرونیە و ئەبێتە هۆی مەترسی لەسەر کەسەکە و ئەم کەسە پێویستە سەردانی پزیشکی دەرونی یان سەردانی چارەسەرکارێکی دەرونی بکات بەڵێ ئەو گۆشەگیریە ئەگەر لە ئەنجامی گرفتێکی دەرونی یاخود کۆمەڵایەتیەوە دروست ببێ باشە ئەمە چەندین نەخۆشی دەرونیمان هەیە کە ئێمە گۆشەگیری بە نەخۆشی ناو نابین بەڵکو نیشانەی نەخۆشی یاخود حاڵەتێکی کاتیە بەهۆی گرفتێکەوە دروست دەبێ ئەو کاتێک کە بۆ نمونە کەسێک خەمۆکی هەیە یەکە لە نیشانەکانی دوورەپەرێزیە گۆشەگیریە باشە کەسێکمان هەیە ترسی کۆمەڵایەتی هەیە ئەم کەسە ناتوانێت بچێتە ناو خەڵک لە بەرەوەی پێوە خەڵک حکمی لەسەردەن و خەڵک سیریەکەن و بەم هۆکارە دوورەکەوێتەوە لە خەڵک کەسمان هەیە ترسێکی تایبەتی هەیە لە سەگ ئەترسێ لە دەرەوە لە پشی لە ئەترسێکە ئەمانە لەسەر جادەکان هەن یاخود لە شتێک ئەترسێکە کە بڵاوە لە ناو کۆمەلگا ئەمە وای لە ئەکا کە لە ماڵەوە بمێنێتەوە یا لە شوێنێکی دیاریکراوە بمێنێتەوە یا لە ژوورەکەی بمێنێتەوە ئەم کەسانە ئەو کۆمەڵە نەخۆشی و گرفتی دەرونی ترمان هەیە یا کێشەیەکی کۆمەڵایەتیە شتێکی بەسەرهاتوە ڕووداوێکی بەسەرهاتووە کە ناتوانێت بچێتە ناو خەڵکەوە ئەمە گۆشەگیریە بەمانە خراپەکەی و ئەگەر بەردەوام بێ ئەکرێ کۆمەڵێ گرفتی دەرونی و کۆمەڵە گرفتی تر بە دوای خۆی دابێنێ وەکو چی گرفتی خەو گرفتی خواردن و ئەگەر خۆی لە نەخۆشیەوە پەیدانەوە بێ ئەکرێ نەخۆشی دروستکە خەمۆکی قەلەقی کۆمەڵە لە نەخۆشیە کەسایەتیەکان و توشبوون بە مادە کۆهولیەکان ینی ئاڵوودەبوون بۆچی وا بەکاری دێنەیە وەکو جۆرێ لە چارەسەری خۆی ماوەیەک خۆم دا ئەبڕێنم خۆم ون ئەەکەم ماوەیەک خەمەکانم لە بیرەکەم باشە ئەمە ئەبێتە کێشەیەکی تر کە کێشەی ئیدمانبوونە بە مەشروب و بەجگەرە بەپێی توێژینەوەی کە خوێنمەوە کە لەم ساڵانی دواییە ئەنجام درراوە ئەڵێ گۆشەگیری پۆلێ نەکرێت بەسەر 3 بەشدا یان کۆمەڵایەتی بیرکردنەوە یان پەشۆکان کاتە ئێمە نیشانەکانی چۆن بەسەر ئەم 3 بەشەدا دابەش بکەین بەڵێ نیشانەکان طبعا لە کەسێکەوە بۆ کەسێکە گۆڕێ لە گرفتێک بۆ گرفتێکی ترە گۆڕێ ئەم کەسێک کە خەمۆکی هەیە ڕەفزی هەموو شتێک ئەکا هەموو چالاکێک هەموو چۆنە دەروێک بەشێکیان طبعا هەمویان نا ئەم کەسەی کە ترسی کۆمەڵایەتی هەیە ڕەفزی چوونە ناو کۆمەڵ و بۆ نمونە چوونە ناو میوانەکە بەڵام بۆ شوێنێک بۆ دەرو دەشتێکە خۆیەتی یا لەگەڵ ئایلەی خۆیەتی ئەمە گرفتی نییە باشە واتە ئەکرێ بەهۆی لە ڕێگەی کەسەکانەوە لە کەسێک بۆ کەسێک و لە گرفتێک بۆ گرفتێکی تر جیاواز بێت زۆر باشە کاک سەرنگ بەکارهێنانی سۆشیال میدیا بەکارهێنانی مۆبایل تا چەند کاریگەرە بۆ کەسێک کە تووشی گۆشەگیری بێ ڕەنگە ئێمە کاتێک مۆبایلمان بەدەستەوەیە بەبێ ئەوەی ئاگاداری خۆمان بین بە تەنیا دانیشتوین خەریکی سێرچکردنی خەریکی گەڕان بین بە دوای زانیاری زیاترە چەند کاتژمێرێک ڕۆشتووە ئەمە تا چەندە بێتە هۆکاری گۆشەگیری بەڵێ طبعا بەکارهێنانی مۆبایل و سۆشیال میدیا ئامانج لی چییە ئەگەر تۆ بە دوای زانیاری ئەگەڕێی ئەمە شتێکی چاکە بەڵام ئەمان لەوانەیە هەموو ڕۆژە نەبێت لە ڕۆژێکە سعاتێک 2 سعات 3 سعات ئەگەر بتوانی ئەوەندە بمێنیتەوە ئەوی تر سیرکردنی هەواڵ و بەس ڕۆیش نەخوارەوەی بە سۆشیال میدیا دەکەمە بێسوودە ئەو کەسانی کە گۆشەگیر ئەبن بەشێکی زۆری کاتەکەیان بەمە بەسەرەبن و خودی ئەمەش بە بەردەوامی و لە شوێنێکی دیاریکراودا جۆرێکە لە گۆشەگیری باشە کەواتە ئەمەش لایەنە خراپەکەیەتی و ئەمەش سود بەخش نییە چیتر هەیە خراپ بێت لەسەر گۆشەگیری کەسێک کە تووشی گۆشەگیری بووە باسی لایەنە باشەکانیمان کرد کە ئەمە تازە بوو بەڵام
لایەنە خراپەکانی چیە؟ بەڵێ تاوان ئەو جارش ئێڵەمەوە کە ئێمە باس لە گۆشەگیری ئەەکەین ئێمە هەروە تێگەیشتین ئەو کەسەی کە بەهۆی گرفتێکەوە ڕەفزی هەموو شتێک ئەکات ئەمە گۆشەگیری بەڵام کە ئەڵێن دابڕانی کۆمەڵایەتی ئەکرێت تۆ خۆت هەڵە بژار دەبێت باشە وەکووتمان ئەو کەسانی کە هۆی گرفتی دەرونی نەخۆشی دەرونیەوە یاخود بەهۆی تەمەنەوە دا ئەبڕێن یا دا ئەبڕێنرێن ئەمە گرفتە گەورەکە ئەمە لایەنە خراپەکەیەتی کە باس لە نیشانەکانی بکەین ئەکرێت تەوزەکەین بەسەر گرفتە دەرونیەکان جستەیەکان وە کۆمەڵایەتەکان باشە ئەگەر باس لە دورینیەکان بکەین کاندێکمان باس کرد گرفتی خەو توش بوون بە خەمۆکی توش بوون بە قەلەقی هەندێک لە نەخۆشیە کەسایەتیەکان یا خۆشڵەژانە کەسایەتیەکان و با بڵێن توش بوون بە مادە کۆهولیەکان و بیرکردنەوەی زۆر و نەرێنی ئەڵێ لە کاتی تەنهاییدا ئاگاداری بیرکردنەوەکان بە عادەتەن کە مودەیەکی زۆر تەنهایی بیرکردنەوەی خراپ دێ بە مێشکماندا ئەمە ئەکرێ بڕوا بەرە و هەوڵی خۆکوشتن بیرکردنەوە لە خۆشتن یاخود خۆکوشتن بۆی بە هەڵە نەڕوە هەموو کەسێکە گۆشەگیرم مەرسنی ئەمە بکات بەڵام هەندێک جار فکرەکەت بۆ دێ باشە ئەمە لە لایەنی دەرونیەکەیەوە لە لایەن جستەیەکانەوە بەپی توێژینەوەکان کە CDC باس لە کۆمەڵێ گرفت و کێشەی جستەیی ئەکا وەکو فشاری خوێن شەکرا نەمانی یاخود کەمبوونی بەرگری بۆی ئەڵێ بە پێکی لە توێژنەوەکان دەدەڵێ و کەسانی کە زۆر کات تەنهان یا گۆشەگیرن تەنانەت هەڵامەتیش زیاتر کاریان لەیەکە بۆ چکە بەرگریمان دابەزێ ئەڵێ ئەگەری 150 دیمنشەوە تا پوکان و لاوازبوونی مێشک لە بیرچوونەوە زیاد ئەکات ئەگەری 129 نەخۆشیەکانی دڵ زیاتەکە و ئەگەری 132 جڵتەی مێشک زیاتەکە زۆر باشە ئەمە لە نیشانە جستەکان ئەگەر باس لە کۆمەڵایەتەکانش بکەم طبعاً وازە بۆ هەموو کەسێکە زۆر گۆشەگیرە نەزەری خەڵک لەسەری ئەگۆڕێ گرفتی خێزانی زۆر جار بۆی دروست ئەبێ گرفتی بێپارەی تۆ ئیش ناکەیت لە ماڵەوە دانیشتویت مەگەر کەسێکە ئەمڕۆ ئەتوانێت سۆشال میدیا بەکاربێنە لە ژوورە تاریکەکەی و بزنسی پێوە بکە ئەگەر ناگرفتی ئیش و کار دروستەکە مادی و زۆر جار ئەبیتە مای بەزەیی و ڕەحمی خەڵکە ئەو چەند گوناحامە بەس لە ژوورەوە ئێمە ناتوانێت بێتە دەرەوە کاتە بەڵێ گرفتی کۆمەڵایەتیشی ئەبێت سەرڕای دەرونی و جستەیەەکە کاتێک لە خێزانان کەسێک تووشی گۆشەگیری ئەبێت ئەبێ ڕۆڵی خێزان چی بێت بۆی ئەو کەسە بێنێتەوە بۆ ناو کۆمەلگا و دووبارە لەو دۆخە ڕزگاری بکات ئەمە پرسیارێکی زۆر گرنگە بەڕاستی تەمان هەموو خێزانێک معڕەزەکە بۆی گرفتێکی دەرونی نەخۆشێکی دەرونی یاخۆت با بڵێن ئەم بابەتی دابڕانی کۆمەڵایەتی تێدا دروست بێت وە لە خۆشماندا نەک لە خێزانەکانماندا یەکەم شت کە لەسەر خێزان پێویستە بەڕاستی لی تێبگا باشە تێبگا کە ئەمە چییە گوێی بۆ بگرێ قسەی بۆ بکە قسەی لەگەڵکە ئەگەر قسەی کرد تەوان هەموو کەسێکیش بە تایبەت تەمەنێکی هەرزەکار گرفتێکی هەیە ئیدمانی با بڵێن پۆڕنا گرفتێکی دەستدرێژی هەبووە کەوای کردو لە ژوورۆ بمێنێتەوە مەرجنی بتوانێت بۆ ماڵەوە باسیکە ئەو کاتەی کە بۆت باس ناکرێ تۆ ئەبێ هانی بدەی بێت بۆ لای چارەسەرکاری دەرونی یاخود دکتۆری دەرونی چکە تۆ پێت حەل نەبوو قسەی بۆ تۆ نەکرد هەموو بابەتێک باس ناکرێت کاتە لی تێبگا کە نەتوانی قسەی لێوەرگری ئەنجای حالێکە بۆ لای کەسێکە پسپۆڕە لەم وارە کەواتە توانین بڵێن گۆشەگیری نەخۆشیێکی درێژخایەن نیە بارێکی دەرونیە کە بەسەر کەسێکە ئەشتوانێت لێشی ڕزگار ببێت بێگومان هەر ناوی نانەین نەخۆشی نیشانەی نەخۆشی یاخود بارێکی کاتی بەڵێ ئەکرێ کاتی بێت و دوای ئەوەی کە چارەسەر وەردەگری یاخود کێشەیەکی دیاریکراوە کە حەل بوو ئیدی کەسەکە دێتەوە دەرەوە چارەسەربوون و ڕزگاربوون لەو حاڵەتە دەرونیە بۆ کەسەکە خۆی ئاسانە خودی خۆی لەوانەیە قرس بێت چکە عادەتەن هەموو کەسێک کە تووشی گرفتێکی دەرونی ئەبێ لە سەرەتاوە لە خۆیەوە دەست پێەکە چارەسەریەکانی خۆی چین اینجا هەندێک جار بە هەڵە ئەڕوا بەرەو ئەو چارەسەریانەی کە گرفتی دۆمی دروستەکەنەوە گوتمان جگەرەکێشان مەشروب خواردن یاخود ئیدمامون بە درەگ و مادە مخەدیرەکان چکە ئەمە وەکو جۆرێ لە چارەسەر بەکاری دێنێ هەندێک جار یاخود زۆر جار ئەبێ کەسێکی تر بێتە ناوە جا لە خێزانێکی یاخود لە دەرەوەیە کە کەسێکی چارەسەرکارە یاخود دکتۆری دەرونی یاخود گۆشەگیری زیاتر لە مناڵان ناڕوایان لە کەسانی بەتەمەن بە حکمی ئەوەی کە ئەو کەسە تەمەنی زیاتر لەوانەیە تێبگات هۆکاری گۆشەگیریەکەی خۆی بزانێت ئایا جیاوازی هەیە لە بینی تەمەنەکانان بۆ توش بوون بە گۆشەگیری بێگومان
ئەکرێ لە مناڵاندا بۆکوتم ترسێک بێ لە شتێکی تایبەت قەلاقی بێ یاخود ڕەفزی مەکتەب بێ بۆ ئەم گرفتێکی دەرونیمان هەیە کە ڕەفزی مەکتەب ئەکات و ئەبێ زیاتر لە ماڵەوە بێها یاخود تووشی ڕووداوێک بووە تووشی دەستدرێژیەک شتێ بووە لە مەکتەب لە دەرەوە کەوا ئەکات زیاتر لە ماڵەوە بمێنێتەوە لە کەسانی بە تەمەندا ئەکرێ بەشێک لەمانە بن گرفتێکی دەرەوە و هەندێک جاریش کەسەکە خۆی بەهۆی تەمەنەوە توانای چوونە دەر و گەڕان و ئەمانەی نەماوە زیاتر ئەبێ لە ماڵەوە بمێنێتەوە یاخود لە ماڵەوە ڕێگەی نادەن بستە دەرەوە لەبەر هۆکارێکی دیاریکراوە واتە ئەمانە گۆشەگیر ئەکرێن نەک گۆشەگیر ئەبن سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕێنماییەکانت بەڕێز سەرنگ ئیبراهیم چارەسەرکاری دەرونی